باش هیوادارم لە هەر باش بن لەگەر مامەوە شەنجین کاکە سەرکەوت و جەماعەت ئێستا دەچینە ئیستانبوڵ و زۆرمان دیبووین لە حودودی ئێستا لە چێ دەرین کاکە شۆشە؟ وەڵاهی برا گەورە بەخۆشم نازانم بەخۆ لە ماردینی ڕۆت بووینە نازانم شارەکە باشە؟ هەوارووا بێتەوە ئەوجا بەڕێ دەکەوین دەچینە ئیستانبوڵی ئەوڕۆ ئەوە گۆرانە ناو سیارەی پیس کردیە ئێتەوە مادەم لە سەفەرین نەرێ کاگۆران خاونە کاگۆران خایەنە وابزانین کاگۆران خایەنە کاک محەممەد کووە ئەوەش کاک عەلی کاک کاک محەممەد چۆنی محەممەد ئەوت مایە ئەوت فڕەدە ئەوت فڕەدە ئەو حەریقە بە قوربان ما ئەو پستەکەی تەنیشتی فڕە قزە ئەچوو بێتەوە کاکە محەممەد دەرێت جەماعەتی کۆمسایە برای منی دەڕۆین بەڕێ دەکەوین شەعم بووینەوە کە مەگنووسین نانمان خوارد نانمان خوارد و بەڕێ دەکەوین ئینشاءالله ئەزمان لێ شارە کوردەکان و شار بە شار بڕۆین بچینە ئیستانبوڵ ئەرێ وەڵاش چاوتان ماز دەکەم و هەر لە خۆشیدا بن ئینشاءالله با قوربانت حەوت سەر و عێراقی یەکەم کەس ئێستا بەڕێ دەکەوینەوە دەچینەوە ئیستانبوڵی چەندەر ئیستانبوڵ نا مامە دەست پێ مەکەوە نا مەچۆ جوانێ مەچۆ ئەوە چێ کاکەوە گوناحترین لۆ چارشەمێ دەگەینە چی وەسی 23 دەگەینێ دەگەین عەلیە ئێستا تێخەوە نەبووە فکرە کوڕم سەعاتێک نابی گاسم کردی نا سەعاتێک نابی وەرە لە چێیەوە ژیانە مامۆ چیۆ هیچ زۆزانی ئەوخۆت مامە معەدەل نووسیەوە معەدەل کورە لێگەرە گوناحە لێگەرە سيد الرئيس كاكا حماي برا عما دائم رشاية عما درت بكريني انا بينا ترشاي شنو سؤال سلق فلق بينا شتو هادي كده باشا كاكا خذ استدوب عليه دقا يشتوي عندري ها سرو ابراهيم علينا دانا سرو ابراهيم كوره بمليري دانا يادي سرو دكنوا ولا برو سواري وقمانا ورا ليلي بابا آواز خود بندي بري بند حياتي من الآية ولاية تحسيني كربلايا رجعتي لساري دام بوستان ناوي توبا من بوهم وعزارة أرخوشم دوي تو بوتي